بیسەرانی پۆدکاستی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشەویستان، من محەممەد ڕەحیمم، خۆشحاڵم جارێکی دیکە لە پۆدکاستی زار و نەتەوە گەشتمەوە خزمەتتان. ئازیزان، هاوکار و میوانی من لەم پۆدکاستە نووسەر و ڕووناکبیر مامۆستا محەممەد مەسعود محەممەدە. ئازیزان، ئەم هەفتەیە دیسانەوە گفتوگۆەکەین لەسەر پرسێکی گرنگ کە هەفتەی ڕابردوو هەر گفتوگۆمان لەسەر کرد، ئەویش پرسی شارستانیەت و شارستانی بوون لەگەڵ بابەتی ڕۆشنبیری. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم دیسانەوە گفتوگۆی لەسەر دەکەین. ئەوەی کە ئێماڵێن بە قۆناغە سروشتەکان نەڕۆشتۆ بۆ چوونێکی جیاوازترێ هەیە. ئەوەی کە لێرە دێتە گۆڕێ ڕۆڵی ئایدۆلۆژیا فکریە جیاوازەکانە. ئەم ئایدۆلۆژیا فکریە جیاوازانە چ ڕۆڵێکیان هەبووە لەسەر ژیانی خەڵک، لەسەر شارستانی بوون و تەنانەت لەسەر ڕۆشنگەریش؟ والله تابڵی خراپ، چکە ئایدۆلۆژیاکان غەڵەتن، بناغیان نییە. لەگەڵتونە ئەگەر ڕاستیش بن با بڵێن ئایدۆلۆژیای چەپی مارکسیزم. بەڵێ کاکە ئەوە شتێکی تایبەت بوو بە لەدایکبوونی نەتەوەی ئەڵمان، تەنیا نەتەوەی ئەڵمان، تەنانەت ڕۆسیش ناگرێتەوە. بەعرضت کەم، تورک و فارس 1000 ساڵ پێش ئەڵمان لەدایک بوون. بەڵێ باشە، هیچ پێویستیان بە شۆڕشی پیشەسازی و ئەوشتانە نەکردووە. تورک لەسەر خەتی ئاوریشم لەدایک بوو، عەرەب لەسەر خەتی ڕحلەتە شیتائی وە صەیف لەدایک بوو. بۆ تیجاری، بۆ خەتەتی هێڵە بازرگانی نێوان شام و یەمەن، نە شۆڕشی پیشەسازی و نە فترەت العەبید و ئەو قسانە هیچ لە گۆڕێدا نەبوو. ئەڵمان، تەنیا ئەڵمان، چونکە فەڕەنسیش 500 ساڵ پێش شۆڕشی پیشەسازی نەتەوەی فەڕەنسی لەدایک ببوو، ئینتیمای نیشتیمانی و نەتەوەی فەڕەنسی لەدایک ببوو، تەواو. ئەڵمان لەدایک نەبوو. هێشتا نازانم چەند 400 دەوڵەت بوون کۆنفیدرالی، هەر کەسە دەیگوت ئەمن میلەتەکی سەر بەخۆ. باشە برام، خۆ بەخت تێکەڵاوی، خوازبێنی، تێکەڵاوی لە هەجەکانی ئەڵمانی لە ناو کارگە و کانگە هاتەدی. باشە، تەنیانەتەوەی ئەڵمان لە هەموو جیان، لە هەموو مێژووی بەشەر. ئیدیەت و ناتوانانی بیکە قانونێک بۆ هەموو بەشەر دەبێ ئەوها بڕوە هەتا لە کارگە و کانگە لەدایک بێ. کاکاوە شتیوان نییە، وجودی نییە. شۆڕشی پیشەسازی لە فەڕەنسا 100 ساڵ پێش ئەڵمانیا ڕوویدا بوو، بەڵام ئینگلیز 300 ساڵ پێش ئەوە لەدایک بوون. ئیدی کە مەچی دەمشتیا پەیدا بوو، هیچ مشکلە نەبوو. ئینگلیز تازە ببوون بە یەک نەتەوە و یەک لە هەجە و ئەمە بۆ ئەوان، ئەی بۆ ئێمە، بۆ ئێمە جارە هیچ لەنە پیشەسازی و نە ئینتەرنێت ژنە عەشایر ئینتەرنێتەکەی پێ قسە لەگەڵ چێ دەکا، لەگەڵ جیرانەکەی زۆر جار لەگەڵ ئامۆزایەکەی دەیکا، لەگەڵ خۆشەکەی دەیکا. کاکە هەر عەشیرەتەکەیە. زۆر جار ئەم تەنانەت ئەم پێشکەوتنانش کە ڕووەدا پرس ناکا کۆمەڵگەی تۆ ئامادەیان ئەو دێ ئەو دێ ئیتر ئەو تۆ ئامادە نەبی، یا ئەبی بە قوربانی یا ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت و سوودی لێ ببینی. آخر ئەوەش لێرەدا ئەوەیە، ئێمە دەبێت پێڕابگەین. ئەو پێڕاگەشتنە بەدێکی شارستانی هاتوۆتە پێش دەچێتە ناو چاوت. باش، ئەتوش هەر بڵین ئەمە دەبێت هەر کوردە ڕاستەکە نەکەبم و هەر وەکو زمانی گوندی بژێم لە ناو دەچی، ئەبێ خۆمان بگونجێنی، دەبێت بگۆڕی پێش هەموو شتێکیش، پێش هەموو شتێکیش بەبێ سەلام و کەلام دەبێت لە هەجەت بگۆڕی، لەهجەمان بگۆڕی. بەڵێ دەبێت لە هەجەت تێکەڵاو بن. ئەومەرجی سەرەکیتە. بەس ئەو ئێستا هەستەکەی زۆر کار لەسەر ئەوە کرێ شێوەزاری ناوچەی تۆغ بکرێتەوە و گرنگی زیاتری پێ بدرێ، یا هەوڵێکەیە چۆن دەگەڕێنەوە بە عەشیرەت، داهێنێ بگەڕێنەوە بۆ لە بیرمان نەچێ فترەیەک وەزارەتی پەروەردە کاری لەسەر چییە کرد؟ لەهجەی سۆرانی و کورمانجی تێکەڵە کرد، جۆرێ لە سوورمانجی دروستە کرد. نازانم نەمبیستەوە، نی ئەوەی کە هەبوو لە پرۆگرامی خوێندنە تێکەڵەیەکە کرا، وەکو هەوڵێک تەماشا ئەکرا. لەبیرمە لە هەفتایەکان هەندێک وشەی بادی دیم دەدیت لە ناو نووسینێکی سۆرانی، بەڵام سۆرانەکە زانیت بوو لە هەجەی گەڕەکی ئاخاری سلەیمانی بوو. باش، بەڵام دوو شێ بادینیان تێ دەکرد. وەڵام ئێمە کوردستانی کەڵات هیچ لە هیچ دانیە، ینی هەموو فاشیل بوون. و ئێستاش ینی ئەو ڕووداوە، ئەو دەستگای ڕووداو کە زۆرم خۆش دەبێت، وا دەکەی دەبینی سۆرانیەکە بەرەو سۆرانی دەڕازاتر. کوڕ و کچەکەن پێکەوە دادەنیشن دەتەنیشت یەک ئەو هەتا پێی دەکرێت بە سۆرانی قسانەکە، سۆرانەکەی خۆی
ئەوی دیش کرمانجەکەی خۆی. بەڵێ باس لەوە کرد کە ڕوتێک بەرەو ڕوومان دێ بێ ئامادە بین بۆی ئەم ئامادەگیە ئەرک و ینی لێرە پرسیار لەسەر وەزیفە دێت ینی ئەرک و بەرپرسیارەتی ئایا ئەرکی و بەرپرسیارەتی ناوەندی معریفی ئێمێکە زۆر سیاسی ڕۆشنبیری لە خەیاڵی پێش 50 ساڵدا بن کاکە خەو خۆش کاکە دنیا بەرەو پێش دەڕوە ئەتو دەبێت بگۆڕی مەدەکی عەرەبیت لە پێشە ئەوەش بزانە ئەم نەبێ باسم کردووە سەرژمێری عەرەب زیاد دەکە ئاوی ڕووبارەکان وشک دەکە بە دووری مەزانە ڕۆژان دوو وشکە ساڵی بێتە پێش 7 ملیۆن عێراقی ناوەڕاست و باشوور مەترسی کۆچیان لەسرە بەڵێ بەهۆی قەیرانی ئاو دەچنە کوێ بەرەو هەرێمی کوردستان و ئەم مەملەکەت تورکیا بەرەو شیمال شیمال دەڕوە بێتەوێ و نەتەوێ ئەوە مؤامەڕەی ئەمریکی نییە ئەوە باری جوگرافیای جیهانە بەرەو گۆڕان دەڕوە ئەوە لە لایەکەوە دەستکەوتێکە لایەکەوە زەرەرێکە دەستکەوتەکە چییە؟ باسعود محەممەد بیرۆکەیەکی هەبوو بە ناوی نەزیف الحەضارە نەزیف الحەضارە چۆڕانەوەی سەرمایەی مرۆیی چۆیان ڕاسانی سەرمایەی شارستانەتی ینی نەزەڵیەکەی چییە بیرۆکەکەی دەڵێ کوردستان لە نێوان سێ جەمسەری شارستانەتی هەرە گەورەی جیهاندا بوو فارس عێراق ئەنەدۆڵ باش تا ڕادەیەکی شام و میسر هەموو دەمێ وەکو ماگنێت مۆغناتیس خەڵکی لێ ڕاکێشاوە بۆ ناو خۆی تواندونیەوە بە درێژای 1000 ساڵ ئەو نەزەری مەسڵ کوردستان ڕایکێشاوە یا ئەوان کوردستان مستەقتەب بووە ینی ڕاکێشراوە ڕاکێشاوە بۆ ناو کولتورەکانی خەڵک لێرە باریان کردووە بە درێژایی 1000 ساڵ خۆیان لە وڵاتی سۆمەر و ئەکەد دیتۆتەوە خۆیان لە ئەنەدۆڵ دیتۆتەوە کابری حاجی قادر لە ئەستەمبۆڵە برام تێدەگەی هەتا ینی هەتا پێش 30 ساڵیش بەردەوام بوو ئەوە لە 91 بەرەو سەر تەنیا لە کوردستانی عێراق ئەوە عکس بۆەوە کوردستانی عێراق بووە یەکەم جارە کە خۆی ببێتە جەمسەر کە ئەتوش بووە جەمسەر جاوا دەکەیت دەبینی عەرەب دێتە ماڵت تورک مهندسی تورک کرێکاری تورک دێن باشە گۆرانی بێژی ئێرانی دێن ئەتوو تەقەبولی ناکەی کاکە هەموو کوردستانیان فرۆشت بابا دیدیمەی بەغدایە کورد و تورکمان و نازام چ بوو خۆی نبینێ بڕۆ نیویۆرک یعنی ئەوە زۆر مەشهورە دەڵێن لە نیویۆرک هەموو کەسێک دەبینی بەس ئینگلیز نبینی دەڵێ سواری مەسعدێک لە مەسعدەکانی نیویۆرک دەبی یەکیان بە چینی قسان دەکا یەکیان بە لاتینی قسان دەکا کوردێک عەرەبێک نازانم چێک ئەگەر دوو ئینگلیزان بینیەوە بابە شارستانەتی ئەو نەزەریەیە کە کورد بتوانێت سوودی لێ ببینێ دەبا ئەرز فەرموو ئەو نەزەریە هەتا ئێستا بە زەرەری کورد بووە باش وەنیە هەموو دەمێ ئەوی دوو فرسی پەیدا کردووە دوو شتان فێر بووە ئاخری بێزار بووە چۆتە بەغدا چۆتە تاران چۆتە ئەستەمبۆڵ وەنیە ینی شارستانەتەکی تەنک ماوەتەوە لێرە تەنک هەموو دەمێ بڵێ نەزیفی بووە چی سەیەکت هەیە کونێکی هەیە وردە بردە لی لەبەری دەڕوە ئێستا دەستکەوتەکی گەورەت هەیە ئەتوو یەکەم جارە لە مێژووی هەر هەموو مێژووی خۆت مێژووی وڵاتی زاگرۆس لە زمانی ئادەمەوە با بڵێن هەتا 1991 عکس بۆتەوە مەعارەزەی عێراقی هاتن ئەوەلی مەعارەزەی ئێرانی هاتن کوردەکە ئەویدی سەرژمێر زیادی کرد کاکە بە دەستکەوتە جامەکەت پڕ دەبێ بەڵام ئایا ئەتو ئەگەر بەتەمای هەتای هەر وەکو هەولێریەکە بمێنی وەکو خۆشناوەکە بمێنی جێت نابێتەوە دەسەڵات چی ڕۆڵێکی ئەبێت لەوە بەرهێنان یان کارکردن و ئیسtismarکردن لەمە ئەو سەروەتە توانەوەی دەبێت خۆت حازرکەی فێربی چۆن ئیش لەسەر ئەوە بکەی یعنی ئینتگریشن ناڵم لی منعکە زبانی عەربی بەکاربێنیان زبانی تورکی بەڵام شتێکی وای پێشکەش کە خۆی وردە دەست پێ بکە حەزی بچێتە کوردی ژنێکی کورد بێنێ خۆشی خۆی بداتە کوردێک خزماتێک پەیدا بێ لە جیلێک تەق دەبینی لە منوت و دڵسۆسترە بۆ ئەو خاکە تێدەگەی برام ئەوەت لە پێشە میلەتی کورد هەر بڵێ نەخێر ئەمە ڕەفزی دەکەم و ئەوە نازانم چی پێ دەڵێم 8 ملیۆنەوە ئەوم سۆگەرە ئەوە دێ ئەم سۆگەرە ئەو 8 ملیۆنە بەشێکی لێرە گەرسێتەوە ئاکید بەلانی کە ملیۆنێک 2 ملیۆن زیادیش دەکا
گەنجی تۆ بەرە ئەوروپا دەڕوە گەنجی عەرەب دێنێت زیان ئەو دەمای چ دەکەی ئەگەر مێشکت بەگەڕ نەخەی بۆ استیعاب و تواندنەوەی ئەوانە ئەمە محەممەد مەسعود دروستی نەکردووە دوایانەڵێ وەڵای هەموو خەتای فڵانی بوو ملەتی کوردە تەبیعەتەی هەیە وەڵای هەموو فڵان باسی کردەرا عیبمان نەبوو ئەوە پێشە ملت گوێیان لێ بۆڵێن ئەو کارکردنە ئایا کارکردنێکی دوورمەودایە هەر لەیسەوە ئامادە سازی بۆ بکرێت چکە تۆ ئەم دۆخانە چاوەڕوان کراون یعنی تۆ هەرچی راپۆرتی جیهانی عێراق یەکێکە لەو 5 وڵاتی کە زۆرترین گۆڕانی کەشووە کاریگەریە لەسەری ئێستش کشت و کاڵکردن لە عێراق کشت و کاڵی سەردەمی سۆمەریەکان مەدارێک نییە بەدەست کەسدان ئەوە سروشتە و قانونی خۆی فەرز دەکات زەحفێکی سوکانی ئەو لە کتێبە کۆنەکانیشم نووسیوە زەحفێکی سوکانیمان لە پێشە مەوجەیەک بەشەر لە جنوب بار دەکەن بەرەو شیمال ئەوجا شیمال کوردستانیش دەگرێتەوە تورکیا ئەوروپا سوید بەڵام ئێرەش دەگرێتەوە بتەوێنە تۆ نزیکترینی لێەوە سنوورمان 1000 کیلومتر لەگەڵ عەرەب نابێت و هەتا ئێستا هەر بەخیاڵی مارکس و ئاغا دەرەبەگ و ئەو قسانە دەژێی ئاخر هەتاکەی کاکە تەحەدای گەورەترت لە پێشە دەبێت توێنەربی لەمە پاش بیتوێنیتەوە دەبێت ئەبەڵێ شتێکی دیشت با پێ بڵێم کاک محەممەد دەزانی ئەمە بە درێژایی مێژوو با بڵێن ئەگەر خەباتی با بڵێن دژی عەرەب یان دژی تورک دەزانی ئەمە هەموو دەمێ شەڕێکمان کردووە بەڵام بە یەک دەست بەڵێ بەس پیاوەکە کردوێتی باش ئافرەتەکە قەت نەکردووە بە عمری خۆی نەیزانیوە مێر بە فارسێک بکە بیتوێنێتەوە مێر بە عەرەبێک بکە بیتوێنێتەوە کوردەکە بە ملیۆن مێردیان بە تورکە کردو تواونەتەوە فارس هەروەتر هەر تواوینەوە دەبێت ئەو دوو دەستە پێکەوەیش بکەن زاکە دەڵێن بۆچی دۆڕاوی ئاخرکە کە تەمانوا بوو ئافرەتی کورد دە عمری خۆی لە مەیدانەکە نەبوو بەڵام ئەم مەیدانە ئەوەیە کە ڕۆڵی پێنەدراوە دەرفەتی پێنەدراوە یان عقلی پێنەشکاوە منەی بیستوە و تێی ناگات و تەحملیشی ناکات وە دەزانی پێی خۆشە هەر تەحملی ناکات ئەو کە مێر بە بێگانێکی کورد دەکات خەریکە بمرێ 2 ملیۆن شەڕی لەگەڵ دەکات تەحملی ناکە بێگانەیە هەر حەزی لە براو ئامۆزا و قەومی خۆیەتی ئافرەتی کوردی ینی تیپیکەڵ زادەتەوە مێر بە بێگانێک وە بیکاتە کورد دەخێر بە بێگانەیەک دەکا لەگەڵوی هەڵدێ ڕقی لە کوورد دەبێتەوە تێدەگەی بەڕاستی بڵێ نیشتیمان پەروەەر بوو بێ ئافرەتی کورد هەر ئەوەندە دەڵێم کە ناگاتە ڕۆبعی تورک ئافرەتی تورک و فارس و ئەوان نیشتیمان پەروەەر ئەتەوە پەرست ئێمە ڕۆڵی ئایدۆلۆژیا فکریەکانمان باس کرد ڕۆڵی ناوەندە ئاینیەکان چی ئەو ڕۆڵە ینی پرسیارەکە تۆزەک دوورە بابەتە چی ئەوەی بەڵام دەیگرێتەوە کاکە ئیسلام کلاشی کۆفێکە چەکێکە دەتوانی بەکاری بێنی تورکەکە لە پێناو تورک بەکاری دێن باش کوردەکە دژی کورد بەکاری دێن وەسەلام کوردەکە دژی کورد یعنی بڕۆ زۆربەی مزگەوتەکانی تورک و ئانا زۆربەی خطابی سیاسیان کە باسی ئاەتێک دەکەن کام ئاەت دێنەوە چی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ترك زۆر ئەوە بەکاردێنێ یەکگرتوو بن کورد چی بەکاردێنێ وأعدوا لهم ما استطعتم من قوة لا هم لەگەڵ چێ ینی مەبەستی یەکێتی پارتیە تێدەگەی کوردەکە ئیسلام چەکێکە کاکە وەسیلەیەک فارسەکە بۆ خۆی بەکاری ئەوان هەمویان بەکارێنێ ناوە بۆ ئامانجەکانی خۆیان ئێمان دژیەکمان بەکارێن تا ئەمڕۆژ ئیدی گلەیەکە لە ئیسلام ناکرێ تێدەگەی برام گلەیەکە هەتا لە مارکسیزمیش ناکرێ ڕۆژ بەکاری هێنا بۆ خۆی 50 نەتەوەی دیکەی پێ تواندەوە کڕوە نیە وایە نا حکمی سەیەکەکی جیهانی کرد بۆ بوو ئایدیۆلۆجیایە بەڵام نەتەوەی متەخەلیف وڵاتی خۆشی بە قوربان کرد کوردەکەی کوشت لە پێ ناو قسەکەی جەنابەت گوتی باران لەوێ دەباری لێرە چەتراڵک هەراوەندێ ماوز ئیسلامەکەش ئەوی دیش ڕۆڵی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی سیاسی ئەمە چی بەرەمێناوە لە پرۆسەی هەم ڕۆشنبیری و هەم شارستانەتیش ئایا ئەم دەسەڵاتە سیاسی لێرە ینی لە پێشترا باسی کرد لە بابەتی پرۆسەی نەتەوە و ئەوانە
هەڵقوڵاوی ئەم کۆمەڵگەیە بووە بەڵام خۆ دوجارە بێوان نخبە بن بێن نخبە بن یعنی بێ حەز ناکەم لە مەیدانەکەم یعنی بۆ چیان بەرامێنە شەڕە پەڕۆ یەکتر تەخوینکردن شارچێتی وکە فەشەل دێنێ دەڵێ وەڵا ئاخر مؤامرە بوو خەتای کوردەکەی دیکە بوو ئیدی دەتوانن 2 میلیۆن ساڵی دیکە بەڵام 2 میلیۆن ساڵی دیکەی چی بۆیان ناڕات تایەوە دەمنی بەرگرن ئەجاریان دەبێت بێنەوە سەر بەهۆش بێنەوە ئەگەر بەهۆشیش نایەنەوە ڕێگا بدەن ئەوانەی کە هۆشدارن هەنێک ئیشتان لەم نێوەندە مامۆستا ینی ئێمە باسمان کرد ینی باسی ڕۆڵی دەسەڵاتی سیاسیمان کرد ڕۆڵی ئەوە دۆخەکەیەتی کۆمەڵگەش ئەمە دۆخەکەیەتی باشە لێرە ڕۆڵ و ئەرکی ڕۆشنبیر ناوەندی ڕۆشنبیری ڕوتی ڕۆشنبیری ئەم سیمینارێکم کردوە لە کۆیانی حتا پێیان کرا معارزەی هەموو فکرێکیان کرد چکە نوێ بۆوان تا هەمووی شتیان نوێ ناکەن هەتا یەک دوو نەفەر خواڕویان سپیکە هەستانەوە گوتیان ئەلە کاکە قسەکەی ڕاستەوە خۆمان زاڵمین بەرامبەر یەکتر و خۆمان ئۆنسوڕین و بەخوا ڕۆژێک ڕۆژان ئینشاڵڵا دەبین یعنی ئەم خۆپەرستیە مێشی تەسک ئینتیمای تەسک یعنی نییە ئینسان هەموو دەمێنێت دەڵی لە خیوەتێک دەژیە ئەترا بە 15 نەفەر دەکا خاتری تو 100 نەفەر باسی ئەولەمەشم بۆ دەکا سیرەکە لەوەیدا دەڵێ پێویستە ئەولەمە بین ئەتو تەحملی جیانەکەت ناکەیت چونکە ئامۆزاد نییە باسی ئەملەمەم بۆ دەکەی یان خەڵکی شارەکەت نییە لەهجەکەی فەرقی هەیە ئامادەنی یەک حرف یەک پیت لە لەهجەت بگۆڕی شەڕ لەسەر لۆ بۆ 50 ساڵ 100 ساڵ لەسەر لۆ بۆ بەشەر هاتووین ئەرێ لۆ ڕاستڕیان بۆ ئەخروەیان نا یعنی خلاص وازمان لێ مشتەکەنە ئەرێ لۆیان بۆ هەل لە هەولێرێ بڵێ بۆ هەموو ئاهاتە بەشار دەکەن خائین باڕکە دەبێ ئەوەی بشتێنین دەڵێن بۆ بەس لە بۆیە لە بۆیە لەبەر لە بۆ بەس لێرەوە ئەوە دەرەکەوێت کە ناوەندە ڕۆشنبیریەکانی ئێمە هەتا و ڕەوتانش ئەگە ناوی خۆیان بێن ڕوتی ڕۆشنبیری و ڕۆشنگەری ڕۆڵیان ئێستا زۆر غیاب ینی زۆر هیچ ئیفلاسیان کرد ئەم ئیفلاسە بووە کاکە تو عمری خۆ دەتگوت کاکە بەس ئینگلیز بڕوا کورد و عەرەب دەبێتە برا دەرچ درۆیە کورد و عەرەب بوونە دوژمنی بابل باپیری یەکتر باشە سەردەمی نەوەتەکان و ئانە شەڕی یەکێتی و پارتی دەستی پێکرد حیزبەکانی دیش هەر شەڕیان کرد هەر یەکێتی و پارتی نییە بیانگە چییە وەڵا کاکە ئاخر ئامەڕی سەدامە ئەو دەیگوت ئەو پیاوی سەدامیش دەگوت نەخێر ئەتو پیاوی سەدامی هەتایە باشە سەوە سەدام نەما ئەمریکا هات سەر قاپاچی زێر فەرمون بنە بەشەر ببنە شتێک نایکە ئیفلاس بەڵام خۆ بێ ئەوانیش ینی کە نخبەن ئەبێ ڕۆڵی ئەوان جیاوازتر بێ لە ڕۆڵی ئەوانەی کە بەڕووکەش لە بۆ خوا قسە بکە بەخۆی هەر قەومی خۆی لە ناوی دەبن حزبی خۆی قەومی خۆی قزمی خۆی ئەمن هەست بە زۆر کەسان دەکەم ناوەکانیان ناهێنم بەڵام ئێستانیە دەڵێ لەژێر چەقودان یعنی وای لە هاتوو ئەگەر قسەی حەق بکە بڵێ کاکە حزبەکەمان غەڵات بوو ئەوەش قبول ناکەن یعنی ئێمە ئەو کولتورەمان هەیە دان بە هەڵی خۆمانان نانین کولتوری ڕاستەقینەی کورد کە بەداخەوە ئەوروپاش زۆر تەغزیە کردووە باش بەمێ گوتووە چەند مەغدورن زانی پەرۆشی ئەوروپایان لە بۆ میلەتی کورد وەکو پەرۆشی بەسەن ئەوەی وەڵی حوتی ئینقراز دەکا زانی لەمە مستەوای دڵیشمان زۆر پێخۆشە ئەوە چی کردووە هەم نووسەری کورد و ڕۆشنبیری کورد هەموو دەمێ گەنجی کوردی شەحن بەوە شەحن کردووە تۆ یەک غەڵەتت نییە هەموو دەمێ عوسمانی و عەباسی و سەفەوی هەموو دنیا زوڵمی لە جەنابت کرد ئەتو منەزەهی کە واش نییە کە دێەوە سەر خوردی دەکەیەوە لەسەر زەمینەی ڕاستی دەرناچێ ئیدی دەبێتە جێژاوە چی گرێچوێرە هیچ ناتوانێت لەوەش دان بەوە بنێن بڵێ کاکە ئەو قسانە هەمووی غەڵەت بوون هەمووی درۆ بوو ئێمە دەبێت لە ئەلف و بێەوە دەست پێ بکەین چۆن وردە کاکە ژن بدەینە یەک ئەو دوو مەرجەم دەبێت ژن بدەینە یەک لە هەزش بگۆڕی لە ماڵە خۆمان لە ماڵەوە لە هەزە بگۆڕی
ئێستا زۆر گەنج پەیوەندیم پێ دەکەن کاک محەممەد لەوەتی ئەو برۆدکاستە و ئەو شتانە خەڵک ڕوون تێ دەکات قسەی ڕاست جنێم زۆر بۆ دێ بەڵام خەڵکەکی زۆر ئەها بە دڵسۆزی دەڵێن ئەو قسەی لە دڵماندا بوو ئەو ئەتو کردت و پێمان خۆشە پێمان بڵێ چ بکەین شۆڕشی پاشە ڕۆژ چۆن بێ جوابم دانەوە شۆڕشی پاشە ڕۆژ ئەوەیە کوردێک لە سلەیمانی لە ماڵە خۆی مەسەرەن کە قسام کە مەسەرەن دا لە چ تێ بکە بڵێ دەمەوێ طبعا هەموو دەڕێ هەلوو لە تفەنکان ڕوو لەوی دەکەن ئای خائین تێدەگەی لە هەولێر مەسەرەن بڵێ بۆ دەچمەوە ماڵێ یا لامی قورس و سووکەکە ماری هەموو خەتمایلەکە دەکەی ئێستا ئەو کەسەی وا بکە نەشازە بەڵام ئینشاءالله ڕۆژێک لە ڕۆژان وای لێدێ ئەوی بە لەهجەکانی ئێستا قسام کە دەبێ ئەم هەسپیا کە چەند نوقسان و نەشازە کورد دەبێ لەهجەی بگۆڕێ دەبێ لەهجە بگۆڕی ئەمە ناڵێم بڕۆ هەولێری بە سلەیمانی قسام کە سلەیمانی بە هەولێر قسام کە هیچمان نەکرد تێکەڵ تێکەڵ نییە لە لەهجەی خۆت وردبەوە ئەکێت غەڵەتە چ تێدایە ئەو غەڵەتە چا دەکەمەوە وا دەکەی دەبینی نیە وردە بناغەکان هەموو بەرەو یەک ئەوە ینی تاقەی گەورە و جوان دروست دەبێت قەسری لەسەر دروست دەکرێت ئێستا کەرپوچێک وایە دارێک وایە شیشێک واوە دەرپەڕیوە هەر کەس بەلایەکی شۆڕشی کورد ئەوەیە بۆ پاشە ڕۆژ هەر کەس ئەوها ملاحەزەی خۆی بکە فلاش لە لەهجەی من غەڵەتە نایڵێم شتە ڕاستەکە دەڵێم طبعا ئەوە دەبێت مامۆستایەکی زمانەوانیش پێ بڵێ ئەوە ڕاستە ئەوە غەڵەتە نەک لە وشە لە قەواعید وشەی عەرەبی بەکاربێنێ وشەی تورکی بەکاربێن کەی مشکلەیە بەڵام شەرت ئەوە قەواعیدەکانمان ڕاستکردنەوە ئەوەیە شۆڕشی کورد ئەگەر دەیەوێ جا لەسەر ئەو بابەتی شۆڕش و ڕۆشنگەری کوردی و ڕۆڵی ڕۆشنگەری کوردی لە داهاتووە لە پۆدکاستەکانی داهاتووە لە دێن بە وردی قسەی لەسەر بکەین حەز دەکەی شۆڕشەکەش جاڵ دێن جا ئیتر ئێمە قسەی لەسەرەکەین و ئیشەڵا سپاس دەکەم ئەگەر لە کۆتاییدا قسێکە ما بێگەرنا قسە زۆرە هەڵیگرین بۆ دوای خۆشەویستانی پۆدکاستی زار و نەتەوە ئەڵقەی ئەمڕۆمان پێشکەش کردن تاوەکو هەفتەی داهاتوو پێکەگەینەوە سپاس کە بینەر و گوێگەرمان بوون.